سەبارەت بە خۆپارێزیەکان لە تای خوێنبەربوون و مەترسیەکانی بەڕێز دکتۆر بامەند محەممەد بەڕێوەبەری ڤێتەنەری هەولێر لەگەڵمانە. دکتۆر سواز بامەدەبوونی بەڕێستان. مەترسی ئەم نەخۆشیە چییە بۆ مرۆڤ؟ نەخۆشیێکی ڤایرۆسی هاوبەشە لە نێوان مرۆڤ و ئاژەڵ لە ساڵ یەکەمدا لە جیهاندا لە ساڵی 1940 دۆزرایتەوە. زۆربەی ئاژەڵە کاوێشکارەکان تووشی دەبن و لە باڵندەش وشترمل واتە نەعامە تووشی دەبیتن. نەخۆشەکە لەسەر ئاژەڵ هیچ نیشانەیەکی دیار نییە، ئەوەش مەترسیەکی گەورەیە کە بۆ سەرجانی هاوڵاتیان نەخۆشەر ئاژەڵێک توش بوو بێ ناناسرێتەوە دیار نیە نازاندرێ بەڵام ئەگەر گەنە لەسەر لەشی هەبی گومان دەکرێت کە تووشی نەخۆشەکەی بوو بیتن. نەخۆشێکە لە ئاژەڵ بۆ ئاژەڵ لە ڕێگای گەنەوە دەگوازرێتەوە و لە ئاژەڵ بۆ مرۆڤ لە ڕێگای لێکردنەوەی گەنە لەسەر لەشی ئاژەڵ و هەروەها مامەڵەکردن لەگەڵ دەردراوەکان و گۆشتی ئاژەڵی توش بوو بە مەرزێک ئەگەڵ برین لە دەستی ئەو کەسە هەبێ قەسابی یان خانم بی لە ماڵەوە نەخۆشەکەی توش دەبیتن. مرۆڤ بۆ مرۆڤیش ڤایرۆسەکە دەتوانرێت بگوازرێتەوە لە کەسی توش بوو لە ڕێگای سرنج و با بڵێم هەر شتەکە برینی دروست بکە لە لەش واتە خوێن بۆ خوێن نەخۆشیەکە دەگوازرێتەوە بۆ لەشی. زۆر باشە. کەسێک چۆن بزانێت توش بووی ئەم نەخۆشیە؟ نیشانەکانی چی بۆ کەسی توش بوو؟ لە مرۆڤ بەڵێ هەرچەندە ئەوە بواری تەندروستیە بەڵام تایەکی بەهێزی دێتێ لەشی دادەهێزرێ ئێشی ماسوولکە و ئێسقانەکانی دەبیتن و لەژێر پێستی خوێن بەربوون ڕوودەداتن پێستەکەی ڕەش دەبیتن. باشە، ڕێژەی مردن لەم نەخۆشییان نیسبەکەی چەندەیە؟ ڕێژەی مردن ئەوەی با بڵێم باسی لێوە کراوە ئاماژەی پێکراوە هەتا نزیکەی 30 تا 40% دەبیتن لەو کەسانە. ئەوە لە با بڵێم قۆناغەکانی یەکەم، بەڵام ئەگە چارە سەر نەکرێتن لەوانەیە ڕێژەکە زۆر بەرزتر ببیتن. باشە، خەڵک چۆن مامەڵە لەگەڵ گۆشت بکات؟ خۆ ناکرێ بە خەڵک بڵین گۆشت مەکرە، کاتێککە گۆشتەکرێت چۆن مامەڵی لەگەڵا بکە لە ماڵەوە؟ لە ماڵ پێویستە خانمان یەکەم جار با بڵێم دەستچێش لە دەست بکەن، نەوەک ئەگە برینە لە دەستیان هەبیتن لە ڕێگای گۆشتەکە با بڵێم ڤایرۆسەکە بگوازرێتەوە بۆ لەشیان. لە قەسابخانەکان ئەو ئاژەڵانێک کە گەنەیە لەسەر لەشیان هەیە پشکنینی پێش سەربڕینیان بۆ ئەنجام دەدرێت. ئەوەی گەنەیە لەسەر لەشی بی ئەگەری وەی هەیە با بڵێم تووشی نەخۆشەکەی بووبی ئەوە ڕەت دەکرێتەوە بۆ سەربڕین. ئەو ئاژەڵانەی لە دەرەوەی کوشتارگەکان سەردەبڕێن پێویستە هاوڵاتیان ئەو زۆری گۆشتی ئەو زۆرە ئاژەڵانە نەکڕن و بابەتێکی تر هەیە هەر گۆشتێک با بڵێم کە نوێ بێت پێویستە 24 سەعات بەلایانی کەم لە ناو ساردکەرەوە داواتە سەلاجە هەبیتن تا ڕێژەی ترشێتیەکەی ئەسیدیتی بەرز دەبێتەوە. ئەوە توانای هەیە تا ڕادەشی زۆر ڤایرۆسەکەی لە کار بکات. زۆر باشەوە بەرەو جژنی قوربانە ڕۆین، ئیتر خەڵک بەرەبەرە قوربانیەکات بەرێکەوتین لەگەڵ ئاژەڵانە زۆر بێ قوربانیەکات گۆشت بۆ دەرو دراوسێ و خزم و کەسەنێرێ. ینی مامەڵی خەڵک لەگەڵ ئاژەڵانە چۆن بێ لە جژنی قوربانە بێ چی بکرێ؟ ئەو ئاژەڵانەی ئامادە دەکرێن بۆ قوربانی هیچ جۆرە نیشانەیەکی با بڵێم لەسەر نییە، پێویستە نەخۆش نەبی گەنەشی لەسەر لەشی نەبیتن. وەکو گوتم ئەو ئاژەڵانە لە کوشتارگەکان سەردەبڕێن و تیمی ڤێتێرنەری هەیە کە پشکنینیان بۆ دەکاتن. ئەگەر گەنە لەسەر لەشی هەبیتن ئەوە ئاژەڵەکان ڕەت دەکرێنەوە بۆ سەربڕین. زۆر باشە. خۆپارێزی چییە خەڵک بیکات؟ خۆپارێزی وەکو ئاماژەم پێکرد با بڵێم لە ماڵەوە خانمان دەستچێشیان لە دەست بیتن لە کاتی مامەڵەکردن بە گۆشت و با بڵێم لە کوشتارگەکان قەسابەکان دەستچێشیان لە دەست بیتن لە کاتی سەربڕینی ئاژەڵ و پارچەکردنی گۆشتەکانیان و لە دەرەوەی کوشتارگەکان ئاژەڵ سەر نەبڕدرێتن. گۆشت لە کوشتارگەکان بۆ ماوەی 24 ساعت لە ناو ساردکەرەوەکان بمینێتن کە ئەوە زامنی کوشتنی ڤایرۆسەکەی دەکاتن و شتێکەیە ئاماژەی پێ بکەین ئەو ڤایرۆسە تەنها لە قۆناغی ڤایریمیا واتە ڤایرۆسەکە کە لە لەشی ئاژەڵدا هەیە کە نزیکەی 5 ڕۆژە تەنها توانای توشبوونی توشکردنی مرۆڤی هەیە. زۆر باشە. بەڕێز دکتۆر بامەند محەممەد بەڕێوەبەری ڤێتەنەری هەولێر سوپاس بامەدەبنی بەڕێستە.